زیادینیم زیاتر لە 50 و چەند ساڵێکە کارە هۆنەری یەکەم هەر لە مناڵیەوە بە شێوەیەک تەجروبی دەستم کرد بە بەکار شارەکەمان بچووک بوو کلاسیک وایەنەوە و ئەگەر بوو بە شێوەیەک ئاکادمیک تەدریس ناکریا و مهمتر لەمانە بۆ دەیلەکە دنیامێک گۆشەگیر بووم و زیاتر لە ماڵا بووم پاڵم بە تەجروبەگەری شخصی خۆمەوە ساڵ 1956 چوون بۆ دانیشکدەی هۆنەرهای زیبا یەکی لە شانسگەر و سعادەتگەر گەورەی کە نەسیبم بوو حضور ئاغای هانیبال ئەلخاس لە دانیشکدەی هۆنەرهای زیبا و سعادەتی شاگردی ئەوان بوو. هانیبال ئەلخاس تأثیر تعیین کننده دانیێل لەبان منەوە و شاید مهمترین تأثیری ئەمە بوو کە لە ذهن منە تەسویری تری لە هۆنەردا تەسویری تری لە کارکردن و شێوەی فێربوون لە هۆنەردا ئەویش ئەوە بوو کە نەقاش ناوێ ناو بە ئیسلاح سەدەف حەلەزوونی خۆیان دانیشێت و کار و ذهنی محدود که به او چوارچوب ذهنی خواهی. هنرمند نباید توانمندی خودش رو به رخ خودش بکشه یا به رخ دیگران بکشه که چی بلده. طراحی یعنی آزمودن و خطا کردن و یه کاری آدم نترسه که در یه لحظه کار کنه که این یک کودک هرچی دلش میخواد بکنه و خود اون لحظه باید یه چیزی بیاموزه نه یه چیزی رو یاد بده باید خودش یاد بگیره اون میشه طراحی یعنی یه چیزی که تازه یعنی یه کاری در هنر که این الفبا رو از حفظ خوندنه از الفبا شروع کردنه هر بار باید از اول شروع کنه هنر من بو به بیانی که بو به ابزاره بو به وسیله که تک مردم ارتباط برقرار کنم اما شعار نیه اصلا ئەمەی کە کەلیمە مردم و مردمی هەروە بەکار بووم بەڕاستی نیازێ بوو کە لە دەورێ مناڵیە و لە منا بۆ وجود هات اتفاقاتێک لە دەور وەرمەها کەفت حەزمە کرد بە نەقاشی بەیانی کەم و ئەم اتفاقاتە لەبان کاغەزە و نیشان دەوروبەریەکان خۆم بم ئەم شێوە بوو کە ئایسە چ لە کار نەقاشیە چ لە کار مجەسەمە ئەیوینن کە حضور ئینسان هذا أولويتها لكار منا دواء موارد ومسائل كم مربوطة بإنسان يعني مسائل اجتماعي روابط مردم نياز قريان خوشي قريان خمكانيان أما أنا زالبة من كان
هەروە کە عەرزم کرد لە دوو زەمینەی نەقاشی و مجەسەمە بە شێوەیەک مەوازی و بە یەک ئەنازە من کارم کردە. بەم بۆنە و بە تۆری نسبی سەدحە کارم هالە سەد چ نەقاشی و چ مجەسەمەکانمە لە یەک ئاستا ئەتانین داینین. مجەسەمەگەر فرێکم نەسب کردگا بە نسبەت فرێک لە مجەسەمە سازگەر هەم لە کوردستانە لە دەرەجەی ئەوەڵە کوردستان و شارەکان تر کوردەواریە، هەمیش لە باقی شارەکان ئێرانە من مجەسەمەم لە ناو مەیانەکان و پارکەکانە دامەزەنگ. لە زمینە نەقاشیچە فعال بووم تاکیدێک کە ئەوستادم بووگە لەبان تەڕاحی و باعیس ئەوە بوو کە ساڵهای ساڵ من تەڕاحیکەم وە بەش فرێک لە عمر هوەریم لەبان تەڕاحیەوە سەرف بێک. ئەم تەڕاحیە بووە مەبنای کە دوجار فرە بە نەفم تووە بوو. نمایشگاگەر فرێکم بووگە چ لە ئێرانە چ لە خارج لە ئێرانە. حدود 12 کەشوەرە خارجی نمایشکان بوو لە ئەکسەر شارەکان ئێرانیچە هەروە. هەرچەند هەمیشە لە گۆشەی شارەکەی خۆمانە بووگم بۆ لە ئەتفاقاتێک هۆنەری کە پێش هاتکە وەک بیەناڵگەر و جەژنوارەگەر ومانە سعیم کەگە حزورم بێ و شرکەت کەم. بەم بۆنەوە خۆشبەختانە هەم لە زمینەی نەقاشیە بەرگوزیدە بووم، هەم لە بێناڵە بینەمەلەلیە تەڕاحیکا کە بەرگوزار بوو بازم بەرگوزیدەی ئەو بێناڵە بووم و سعیچم کە ئەوشتگەرە کە فێر بووم خۆم فێر بووگم فێرمیان کەگە منیش فێر بکەم بۆ بۆنە و ڕسمەن 17 ساڵ تەدریسم کردە تانم بێژم شەو ڕۆژ بەم نیەتەوە کە کارە تەڕاحی کارە نەقاشی و کولەن هۆنەگە تەجەسومی کۆڵەکەکەی دامەرزیە لە ناو کوردەواری خۆمانە. گۆیا لە بەهەشت مشەی فشە و خۆراکە، هۆری و کوڕ و هەنگوین و شەرابی پاکە، بووم تێکە بە یادی کۆنە قەرزان مەیگێڕ، ئەم دەنگی دەهۆڵە تا لە دوور بێت چاکە. لێم بۆتە مەتەڵ بەهەشتە جێگەی حورە، هەنگوین و کەرە و شیر و مەی و کافورە، با ئێمە بەمەی لێرە بەهەشتێ ساز دەین تا پیاوی هەژار دەگاتە بەغدا دوورە. شەقامێک شوێن شەقامێکەوت، ئەویش بردی و لە ڕێ تووشی دووسێ شەقامی تریش بوون، لە دواییدا بۆ پشودان بە هەمویان گۆڕەپانێکیان دروست کرد. جۆگەیەک شوێن ڕووبارێکەوت، ئەویش بردی و لە ڕێ تووشی چەند ڕووبارێکی تر بوون و لە دواییدا بە هەمویان بۆ توانەوە لە یەکتردا دەریاچەیەکیان دروست کرد. وەرزێ شوێن وەرزێکی تر کەوت، ئەویش بردی و لە ڕێ تووشی دوانی تر بوون، لە دواییدا بە هەر چواریان ساڵیان بۆ ئێمە دروست کرد. منیش شوێن جوانی تۆ کەوتم کە بردمی لە ڕێ تووشی خۆشەویستی و باخچە و مۆسیقا و خەیاڵ و پەپولە و مناڵ و گەڵا و شەپۆل و مانگەشە و هاتین، لە دواییدا بە هەمومان شاری شەعرمان دروست کرد. مەشاعیرە هەر ملەتێک ئەتانە ئۆلگوو بێت، ئەتانێت سەرمەشق بێت بۆ هەر کەسێت.
سەرمەشق بۆ من چ مناڵ چ بنیانگەرێ بەرحاڵ سنبان بەم بۆنۆ شناختە مەشاهیر مەترحکردنیان نواندنیان بە جۆرێ ئەگەی بەمەیکە تەوەجۆی زیاتر بکردێت و ئاساریان زیاتر بخوێنگێت و مناڵێک کە بەرخۆ دەکات لە یەکێ لە مەشاهیرە کە فەرز فەرمون بە سوورەت مجەسەمێک لەناو شارەکانی نەسبووگا حزور ئەو مجەسەمە سوالی بۆ پێشتێری ئەم پرسە پێشتێرێکە ئەمە چییە وە چی کردگە کە لەم ئەنازار لە وەسەد ئەم مەیانە دامەرزیاگە وەختاری شەرحی بۆ ئان دایک و باوکەکە باسەکەی بۆ ئەکات لەبانیەوە تەسیردارێ ئەوە شاید تعین کنندەترین تەسیری ئەمەسە کە من هیچ کارێ بکەم کە بگەین بە ئەم حەد و سەدحە بەم بۆنە من مەشاهیری فرێکم دروست کرد کە حتا پێشنهادم کە بە میراسە فەرهەنگی کورسان کە ئێمە بین موزەیەک لە مەشاهیری کورددانین ئستقباڵیان کرد و من چەندین ساڵە کە خەریکم ئەم مەشاهیرە لە نیم تەنەگەرێکا دروست ئەکەوە ئینشاڵڵا ئەگەر ئەم موزە محەوەتەکەی ڕائەندازی بوو ئەم مەشاهیرە لێنا بە مشەخەسات و شناسنامە و باریکانی و ئاساریانەوە لێنا دائەنەرگێت بەشێ لە مەشاهیرەکان داخوازە خود بەیسڵام مەسئولگەرە شار کورسان بوون یا حتا جێگەک وەک مەهاباد بوو لە شاگەتری چامەسان قەزوین یەکی لە مەشاهیرەکان خۆیان داواخوازی کرد و من دروستم کرد لە ناو کوردەواریە مامۆستا هەژار و مامۆستا هێمن و مەولەوی کورد و محەممەد هەوراز و خۆی تعدادێت دقیق نییە لە بیرم ئەمانە بە ئەنازەی گەوران نەسب بووگە وەێ لە هەر ڕشتەی کە ڕشتەگەر ئەلمی هۆنەری و فەرهەنگی من هەڵم ژارگە نمونونەکان و نخبەکان ئەو ڕشتە بۆ موزەی هۆنەرگەرێ بەیسڵا بۆ موزەی مەشاهیرە کورد. ئەرانە 50 و چەند ساڵ ئەو نەهۆشنام کە ئەمرم کردگە بە نەتیجەک فرێت شیرین گەیگم لە ئێرتباتە تەک هۆنەرە ئەویش ئەوە بوو کە چه ساڵگەرێکم من لە لەحاز زێهنیە و تەڵەف کرد بۆ تەوەجۆه بە بەحسگەرێکە لە ئێرتباتە تەک سەبکە ئەکریە ئیس وەختارێ فکرەکەمەوە کەنینم تێکە لە مەجامعە بە ئیسلاح ڕۆشن فکریە وە مەجامعە هۆنەریە تەنیا مەسائلێکە مەترح بوو مەسئلەی سەبک بوو وەک سفرێک ئەیان ڕژان ئەوە ئەیوت من ئەو سەبکمە ئەوێت ئەم سەبکمە من لەم سناکە عەرزم کرد بە ئارامشێک شیرین گەیم کە ئەمانە مەحدودە بە هەر ئەو فەزای شەفە ڕۆشن فکرانە ئەگە کەسێک کار هۆنەریەکە وەک باقی مردم وەک باقی ئەقشار وەک باقی ئەسناف وەزیفەیەک ئیجتیماعیان هەست یەکی لە شتێکەکەی من پێیگەیگەم ئەمەسە کە فارغە لەو بەحسکەرت شەفە ڕۆشن فکرانە دانیشم تەک مردمە دەردە دڵکەم و من لەم کارە لەزەتەوە مهم نییە بۆم ئیتر شرکت لە جێشنوارەکانە حزور لە مسابقە و بەرحاڵ دەنگدانەوەی ناوم و ئەمریکا فڵان ڕەسانە بێت لە من تعریفکە یا تعریف نەکە. غمخوارگی بنیاد همه هنر هاست. گریه برای غریبان
برای انسان بی خانه، بی وطن، بی الفبا و نوح سر دادن برای حیواناتی که نسلشان در حال انقراض است و برای آب، اوزون و فضای سبز که رو به کاهش است، سهم بزرگی از غمخوارگی ماست. ما باید صبح و صلح و نور و سرور را بجوییم و نپنداریم که امید و بشارت از تعالی هنر میکاهد. نام گروه ما کار و کار و کار است که شاید بعدا تغییر کند، اما کار و پیگیری به این گفته حکیم فردوسی ز گهواره تا گور دانش بجوی عمل میکنیم. شعار همیشگی ما این قطعه زیبا از شعر نیماست: هر آن اندیشه در ما مردگی آموز ویران. آمینا. جسارت و غرور سالم از ضروریات خلاقیت و طراحی و هنر متعالی است و آنجا که خط به عنوان اصلی ترین عنصر طراحی جسورانه نقش می‌بندد، طراحی به اوج خود می‌رسد. ما نقاشی دیواری، مانیومنتال و شیوه‌های مختلف حکاکی که هنر را ارزان یا به رایگان در معرض دید مردم قرار می‌دهد، بسیار مهم و سهمی از وظیفه همه هنرمندان می‌دانیم. ما هنر گذشته را مردریگی بی‌بها از نسل فراموش شده نمی‌دانیم و برای این سخن شاعر داغستانی رسول حمزتوف احترام خاصی قائلیم. هر کسی که به گذشته خود تیری پرتاب کند، آینده او را به توپ خواهد بست. بەم نەتیجەگەیکم کە بە سداقەتەوە لە ئارامشەوە لە گۆشێکا دانیشم بزان مردم چیان گەرەکە، مردم فرت شیرین ڕاهنمای ئێماکەن، بێ ئەمەیکە قسێک بکەن، بێ ئەمەیکە بێن لە پشت مێزێکەوە دانیشن و بە من تەحەکوم بکەن. من دەنگ مردم حس دەکەم کە نیازەکانیان چەست. ئەو نیازە ئەگرم تێم لێژمە ناو قاڵبێت تکنیک کە ئیتر بەشێکە جیا لە مردم، بەشێکە مربوطە بە ئامۆزیشە هونەر، مربوطە بە فێربوونی لە دانشکە دەگەرا و متاڵاگەرێ تئۆری لە نەزەر نیازە هونەری ئەو شۆن و ڕێگە کە ئێشێ بچم من کامڵەن پاڵ ئامۆ و گوێچکەشیلەکەم بۆ مردم بە لە حازە بەیان و بە لە حازە تکنیکە و پاڵ ئامۆ بە ئەو شتگەرەکە دەتوولێ عمرە هونەریمە و لە دانشکەدە و لە متاڵەکانمە فێر بکە.